با باسێکی نرخە جیهانەکان بکەین شڵەژانێک لە بازارەکانی جیهانەیە هەر جارێک باسی ئاشتی بکرێت بازار جوڵەی گەورە بەخۆیەوە بینێ هەر جارێکیش باسی سزا و جەنگ بکرێت و ڕوو بدا ئەوە بە هەمان شێوە ئاڵۆسی واتە هەردوو دۆخەکە بۆ بازار هەر نەهامەتیە هەر جوڵەی گەورە لە بەرزبوونەوە لە نزمبوونەوە بە دوای خۆیانێ سەرەتا باباسێکی زێرتان بۆ بکەم پاش ئەو دابەزینەی چەند ڕۆژی ڕابردووی نرخی زێر بەڵام لە ئێستاە یەک ئۆنسە زێر بە 4143 دۆلارە ئەگەر باسێکی ئەمڕۆ بکەین بەراوردی نرخی پێشووی بکەین ئەم نرخە تا ڕادەیەک بەرزبوونەوەی بەخۆیەوە بینیوە بەم پێش 1 کیلۆگرام زێر 132 دۆلارە واتە نرخی زێر کاتێک ئۆنسەیە گۆڕانکاری بەسەردێ کیلۆگرامیش گۆڕانکاری بەسەرادێ زیاتر لە 133,000 دۆلار بۆ 1 کیلۆگرام یەک لیرەی زێڕیش 878 دۆلارە واروها زێڕی عیارە 21ش بەم نرخە لە بازارەکانی هەرێمی کوردستان و عێراق دەکاتە 856,000 هەڵبەتامە نرخی جیهانیە بەبێ حەق دەسە واروها یەک ئۆنسە زی و زیویش بەرزبوونەوەیکی کەمی تۆمار کرد 49 دلار و 80 سنتە 1 کیلۆگرام زی و بە 1580 دلار با باسێکی وزەتان بۆ بکەمەوەی کە ئەمڕۆ زۆر جێی سەرنج بوو بۆ بازارەکانی گیان بەرزبوونەوەی گەورەی نرخی نەوت بوو لە کاتی ڕاگەیانی سزاکانی سەر رووسیا نرخی نەوت بازێکی گەورەیدا 5% بەهاکەی بەرز بووە بەڵام ئێستا نرخەکەی لێرەدا جێگیر بووە یەک بەرمیل نەوتی برێنت 65 دلار و 56 سنتە واروها نەوتی ڕۆژاوە تێکساس 61 دلار و 41 سنتە غازی سروشتی ژێک ملیۆنیەکەی گەرمۆکەی بە 3 دلار و 39 سنتە هەرێک لە هێماکانی نەوتی برێنت و نەوتی ئەمریکی سەوزەڵ گەڕاون بەرزبوونەوەی گەورەیان تۆمار کردووە بەڵام غاز تا ڕادەیەک هێماکەی سوورە و دابەزینی کەمی بەخۆیەوە بینیوە جابا پێتان بڵێم بۆچی نەوت بەرز بووەوە ئەویش پەیوەندی بە ئەو پاکێچە سزایەوە هەیە کە ئەمریکا وەزارەتی گەنجینەی ئەمریکا بۆ سەر رووسیا ڕایگەیاند واروەها ئەو پاکێژەشەکە یەکێتی ئەوروپا بۆ سەر رووسیا ڕایگەیاندووە ئەوەی هەیە من هەندێک زانیاریتان لەبارەیەوە پێڵم سەرەتا باسێکی سزاکانی گەنجینەی ئەمریکا دەکەین بۆ سەر رووسیا گرنگترین خاڵەکانتان پێڵم کە بەم جۆرەیە ڕاگەنرایەکی دوور و درێژی بڵاو کردوتەوە وەزارەتی گەنجینەی ئەمریکا بۆچی سزام سەپاندووە بەسەر رووسایە باسی لەوە کردووە سزا بەسەر رووسیا دەسەپێنن لەبەر چی؟ لەبەر پابەند نەبوونی رووسیا بە پرۆسەی ئاشتی لەبارەی جەنگی ئۆکرانیاوە ئەمە یەکێکە لەو بیانوانی کە سزا بەسەر رووسیا دەسەپارنەوە سزاکان بۆ چییە؟ ئەڵێ ئەمانەیە فشار بخەینە سەر کەرتی وزەی رووسیا چکە دەزانن یەکێک لە شادەمارەکانی ئابووری رووسیا وزە بەهێزەکەیەتی واروها ئەوەی کە لە نێو ڕاگەنراوەکەی هاتۆ بەڕوونی باز لەوە دەکا هەرێک لە کۆمپانیەکانی ڕووزنەفت و لوک ئۆیل کە دوو کۆمپانیای بواری نەوت و گازی رووسیان و کۆمپانیای زەبەلاحن بە ئامانج دەگیرێن سزایان خراوەتە سەر خراونەتە لیستی ڕەشەوە بەس هەر ئەمە نییە ژمارەیەکی دیکەی کۆمپانیاش کە هاوپشکن لەگەڵ ئەم دوو کۆمپانیای یا سەر بەم دوو کۆمپانیایان خراونەتە لیستی ڕشتەوە لیسێکی درێژیان ڕاگەیاندووە چ کۆمپانیایەکە چ دامەزراوەیەکی داراییە چ دامەزراوەیەکی کارگێڕیە بەس بە شێوەیەکی گشتیش باسی لەوە کردووە کە هەر کۆمپانیایەک هەر دامەزراوەیەک زیاتر لە 50% خاوەندارێتێکی بگەڕێتەوە بۆ ڕووزنەفت و لوک ئۆیل ئەوە ئەمریکا ڕەحمی پێناکە و دەچێتە لیستی سزاکانیەوە بەبێ ناوێنانی هیچ کۆمپانیایەک لێرەدا هەر ئەمریکانیە ڕاست ئەمریکا خێرا هاتنە و دەستی وەشان چاوەڕوان نەکراو بوو لە کابینەی ترەمپاوە بە خێرایی سزا بسەپێنرێ بەسەر کەرتی وزەی رووسیا بەڵام پێشتر یەکێتی ئەوروپا باسی لەوە کردووە کە پاکێجی 19ەمی سزاکانیان بۆ سەر رووسیا ئامادە کردووە ئەمە چی لە خۆ دەگرێت قەدەغەکردنی هەناردەی غازی رووسیا بۆ ئەوروپا کە ئەمە ئەبێ بە تەواوی لێ مانگی 2027ەوە هیچ غازێکی رووسیا نەگاتە ئەوروپا کەواتە دەکرێ بڵێن ئەوروپا بە دوای جێگرەوەی رووسیا دەگەڕێت تا ئەو کاتە بۆەوەی بە تەواوی دەستبەرداری غازی رووسیا بێت واروەها سزا خەنە سەر هەردوو کۆمپانیا زەبەلاحەکەی رووسیا کە پێشتر باسمان کە ڕووزنەفت و لوک ئۆیڵە بە هەمان شێوە و دامەزراوانەی دیکەش کە کارەکەن لەگەڵ ئەم دوو کۆمپانیا یاخود خاوەندارێتەکەیان بۆ ئەم دوو کۆمپانیا دەگەڕێتەوە سزایان بەسەردا سەپێنراوە باسی لەوەش کردووە
یەکێتی ئەوروپا کە کڕیاران و مامەڵەکارانی نەوتی رووسیاش سزا دەدرێن لە ناویە باز لە وڵاتی چینیش کراوە. با سەیرێکی داهاتی نەوتی رووسیا بکەین تاوەکو ساڵی 2024 بۆ هێناون لە ساڵی 2022 73 ملیارد دلار بۆ داهاتی نەوتی رووسیا، بەڵام لە ساڵی 2021 بەرز بۆتەوە بۆ 123 ملیارد دلار و لە ساڵی 2022 بۆتە 130 ملیارد دلار، بەڵام لە پاش جەنگەکان هەڵگیرسانی جەنگ لەگەڵ ئۆکرانیا نزم بۆتەوە لە ساڵی 2023 بۆ 99 ملیار و 340 ملیۆن دلار. ئەوەی کە جێی سەرنجە ساڵی 2024 جارێکی تر داهاتی نەوتی رووسیا بۆ 108 ملیار و 220 ملیۆن دلار بەرز بۆتەوە. پرسیارەکەوەیە تاوەکو کۆتایی ئەم ساڵ ئەم سزایانەی کە ڕاگەیەنراوە بەشێکیان خێرا دەچنە بواری جێبەجێکردنەوە، بەشێکی دیکەیان کاتیان بۆ دیاری کراوە تا چەند کاریگەریەکەنە سەر ئەم سەرچاوی داهاتەی رووسیا. کاتێ باسی دوو کۆمپانیای رووسیەکەین، ڕووزنەفت و لوکۆیل، هەڵبەتە بە تایبەت کۆمپانیای ڕووزنەفت لە عێراق و هەرێمی کوردستان پشتیانەیە کار دەکەن. جا بۆی بزانین ئەم سزایانی بە تایبەت ئەمریکا لەسەر ئەو دوو کۆمپانیایانە و هاوبەشەکانیان و وارووا هەر کۆمپانیا و جیهەتێک کە خاوەنددارەتی بکرێن لەلایەن و دوو کۆمپانیایەوە چ کاریگەریەکی لەسەر کەرتی وزەی هەرێمی کوردستان دەبێ؟ دەچمە هەولێر، قارەمان جەوهەر پەیامنێری کورسات نیوز وەردەگرم. قارەمان سڵاو لێبێت، زانیاریەکان چین؟ سڵاو لێ بەڵێ پشتیوان سڵاو لێبێتن، هەرچەندە بڕیارەکە نوێیە چاوەڕوان دەکرێت لە داهاتوو کاردانەوەکان زیاتر بن و بە تایبەتتر کۆمپانیای ڕۆزنەفت کە ڕۆلی گرنگی هەیە لە دەرهێنانی نەوت بە بازاڕکردنی نەوتی هەرێمی کوردستان، دیارە ساڵانەکە لە هەرێمی کوردستان وە بەرهێنان دەکە لە بواری وزە و نەوتدا. من میوانێکم هەیە دکتۆر نەوزات هەمەوەندی مامۆستای زانکۆ لەگەڵ ئەو گفتوگۆ دەکەین، زانیاری باشی لە سەبارەت بە کاردانەوەکانی ئەم بڕیارانەی ئەمریکا. دکتۆر جانەوکاتت باش، ئەو دوو کۆمپانیایی کە خرانە لیستی ڕەش زیاتر ڕۆزنەفت کە لە هەرێمی کوردستان پرۆژیان هەیە و لە کەرتی وزە و نەوت بۆ بەرهێنان دەکەن، کاریگەریەکانی ینی ڕاستەوخۆ بە دەردەکەوێت یاخود بە شێوەیەک کاریگەری دەبێت لە سەرێمی کوردستان؟ بەخێر بێن، زۆر سپاس. کۆمپانیای ڕووسنەوت ئەو گرێبەستێکە لەگەڵ هەرێمی کوردستانی کردی یەک لە سەرکەوتوترین ئەو گرێبەستانەی کە لەگە هەرێمی کوردستان کراوە ڕووسنەوتە، لەبەرەوەی لە ناوەڕۆکی گرێبەستەکە سەپۆرتکردن و یا پاڵپشتیکردنی سربەخۆی هەرێمی کوردستانی تێدا کە ئەمە خاڵێکی وەرچەرخانی پاڵپشتێکی بەهێزیشە، بەڵام وڵاتی رووسیا بڵێن نەلێن لە نەیارەکانی ئەمریکایە و زۆر جار ئێمە ڕاوێژکارەکانمان و بەشێک لە کاوێژکارەکانمان زۆر هەڵا لە لێکۆڵینەوە و لە چۆنیەتی مامەلەکردن بەم سەروەتە نیشتیمانیە مامەلە دەکرێت، چونکە رووسیا یەک لە وڵاتانەیە کە شەڕی ساردی ئابووری لەگەڵ ئەمریکا هەیە و زۆر جار حکوومەتی عێراقیش دەکەوێتە ئەم داوە، زۆر جار کارە بازرگانەکانی لەگەر چیر فراوان دەکات. ئەمە خۆی لە خۆی داوا دەکات ئەمریکا زیاتر نیگەران بکە و بارودۆخی هەرێمی کوردستان بڵێن و نەرێن ئێستا زۆر لە بارودۆخێکی خراپی ئابووریە و سیاسیە و پێم وایە خستنە لستی ڕەشی ئەم کۆمپانیایە شکاندنی پایەکی تری هەرێمی کوردستانە لە ڕووی حکومڕانیەوە، لە ڕووی دیبلۆماسیەوە، لە ڕووی پەیوەندی کۆمەڵایەتیەوە، لە ڕووی پەیوەندی نێودەوڵەتی ئیقلیمیەوە، چونکە ڕووسنەوت لەو کۆمپانیایانە بوو کە نەوتی هەرێمی کوردستان بەرهەم دێنا و پاڵپشتێکی باش بوو بۆ هەرێمی کوردستان. زۆر سەبارەت بەو بڕیارەی کە ئەمریکا وەی کە خراوەتە لیستی ڕەش لە هەرێمی کوردستان ژمارەیە کۆمپانیا هەنەوانەی کە بۆ بەرهێنان دەکەن و نەوت دەردێن و تەنانەت بە بازاڕشی دەکەن ماوەیەکە دەست بە هەناردەی نەوت کراوە. لە ئەگەری جێبەجێکردنی یاخود پابەندبوونی ئەم کۆمپانیایە بە ڕاگررتنی کارەکانی گرفت لە هەناردەکردنەوە دروست دەبێتن؟ پێم وانییە کاریگەری لەسەر هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان هەبێ، چونکە بەپێ ئەو گرێبەست و لێکتێگەیشتن و ڕێککەوتنانەی لەگەر هەرێمی کوردستان و نێوان بەغدا و هەولێر جێبەجێ کراوە، دەبێت نەوتی هەرێمی کوردستان ڕادەستی سۆمۆ بکرێ بۆ فرۆشتنی و ڕەنگە کاتێک ئەم کۆمپانیانەی کە ئەمریکا خسووتە لیستی ڕەش ئۆتۆماتیکی ناتوانن کارەکانە لە هەرێمی کوردستان ئەنجام بدەن و ڕەنگە ببێتە گرفتێک بۆ چۆنیەتی مامەلەکردن و ئەو گرێبەستێکە لە نێوان هەردوو لە هەرێمی کوردستان و لەگەر ڕووسنەوت کراوە، بەڵام پێم وانییە کاریگەری ئەو تۆی لەسەر
بەرهەمی ناوخۆی هەرێمی کوردستان هەبێت چونکە هەرێمی کوردستان ئیقلیمێکە سەر بە عێراقا و لە دەستوریش ئاماژە بە چۆنیەتی گرێبەستەکانی نەوت کراوە کە هەرێمی کوردستان دەتوانێت لە چۆنیەتی مامەلەکردن بە بەرهەمێنانی و بەحث و ئیستکشافی دۆزینەوەی بەرهەمەکانی یان دۆزینەوەی ئەو شوێنانێکە نەوتی تێدا و چۆنیەتی دەرهێنانی و چۆنیەتی هەناردەکردنیشی ڕێگەی پێدراوە بەڵام بە هەماهەنگی لەگەر حکوومەتی عێراق تەنها هەرێمی کوردستان ناتوانێت نەوتەکەی بفرۆشێ بۆ دەرەوەی وڵاتوە هەر ئەمەش بووە ڕێگر بۆ هەرێمی کوردستان کە نەتوانێت بەردەوام بێ لە هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان بۆ دەرەوەی وڵات لە ڕێگای بەندەری جەیهانەوە پێم وایە وردە ئێمە دەبێ هەنگاو بەرە ئەو کۆمپانیا و ئەم بازرگانانە بین کە پەرێزیان لە ئەمریکا پاکە و یان نزیکن یا سەر بە ئەمریکان بۆ ئەوی گرفتی بەم شێوەمان بۆ دروست نەبێ و عێراقیش زۆر جار دەکەوێتان بارودۆخە جوولە سیاسی و ناکۆچێ سیاسیانەی کە لە نێوان ئەمریکا و وڵاتانی تردا هەیە بۆیە دەبێ هەم عێراق هەم هەرێمی کوردستان خۆی دوور بگرێت لەم وڵاتانێک کە لەگەر ئەمریکا جۆرێک لە شەڕی ساردی ئابووریان هەیە. سەرچاوە بەڵام پشتیوانەوەی کە دکتۆر نەوزاد هەمەندی مامۆستای زانکۆ باسی کرد یارە گرفت بۆ بەشێک لە لایەنەکانی بەرهەمهێنانی نەوت دۆژینەوەی نەوت خستنە بازاری نەوت دروست دەبێت بەڵام دەکرێت لە ڕێگەی ئەو گرێبەستانەی کە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا هەیە ئەمە جارێکی تر پێداچنەوەی پێدا بڵی یاخۆت ببێتە هۆکاری ئەوەی کەەوە ئاستانگ و گرفت دروست نەکرێتن و چاوەڕوان دەکرێت لە داهاتوو ئەگەر بڕیارەکە بکەوێتە بواری جێبەجێکردن حکوومەت هەرێمی کوردستان و کۆمپانیای ڕۆژنەوت لە هەرێمی کوردستان بە هەمان شێوە بەیان نامە و ڕووکردنەوەی خۆیان هەبێت. قارەمان جەوهەر سوپاس بۆ زانیاریەکانت. بڕیارە سەرەتای ساڵی داهاتوو لە لەندەن کۆنفرانسێکی گەورەی بازرگانی ئەنجام بدرێت. ئەم کۆنفرانسە بەشداریەکی فراوانی دەبێت لە کۆمپانیا و بازرگانانی عێراق و کورد و بەریتانیا. واروە ئامادەکاری دەکرێت بۆ ئەو کۆنفرانسە وەکو کۆنفرانسێکی گەورەی گەشەپێدانی بازرگانی کە لە شاری لەندەن لە بەریتانیا بەڕێوە دەچێت. واروەها ئەم کۆنفرانسە هاوپشتیەک لە نێوان بازرگانانی و واروەها کۆمپانیەکانی عێراق و هەرێمی کوردستان و بەریتانیا دروست دەکات و لەم نێوەندەشدا ماڵی ئەفریقا و کۆمپانیای مۆنتریال گرێبەستیان ئیمزا کردووە و بڕیارە لە مانگی 2 ساڵی داهاتوو کۆنفرانسەکە بەڕێوە بچێت. بۆ ئەوەی قسەی زیاتر بکەین لەسەر ئەو کۆنفرانسی بڕیارە لە لەندەن بەڕێوە بچێەوە هەروەها کاریگەری لەسەر پەیوەندی بازرگانان و کۆمپانیەکانی هەرێمی کوردستان و عێراق و بەریتانیا من لە نێو ستۆدیۆ بەڕێز سۆران ڕەمەزان بەڕێوەبەری کۆمپانیای مۆنتریالم لەگەڵە. زۆر سپاس بۆم دەرفەتە کاک سۆران. سەرەتا لە نێو هەواڵەکە باسی شتێکم کرد ئەو لێکتێگەیشتنەی ماڵی ئەفریقا و واروەها کۆمپانیەکەتان. ئەمە هەر بۆ کۆنفرانسەکە بوو و چۆن خزمەت بە کۆنفرانسەکە و بەشداریکردن دەکا و لەم ڕێەوە باسێکی و کۆنفرانسەمان بۆ بکە چەند کۆمپانیا بەشدارە بێ گرنگیەکەی چییە بۆ ئێوە؟ بەڵێ سەرەتا زۆر ساز بۆم دەرفەتە کۆنفرانسەکە لە بۆ 12 ساڵی داهاتوو لە شاری لەندەن بڕێواچێت تایبەتە بە گەشەپێدانی بواری بازرگانی لە نێوان هەرێمی کوردستان و عێراق و بەریتانیا بۆ جاری یەکەمە کۆنفرانسێکی لەم جۆرە لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان و وڵاتی بەریتانیا بەڕێوە بچێت کە ڕاستەخۆ بە سەرپەرشتی وەزیری بازرگانی و بەرپرسانی حکومی لە بەریتانیا و لە عێراقیش بەرنامانەیە کە بەشێک لە بەرپرسانی حکومی بەشداری بکەین لە کۆنفرانسەکەیە ئەوە دیارەم کۆنفرانسە بەردەوامە بێت ئێمە بڕیارمان داوە ژوورێکی هاوبەشی بازرگانی لە نێوان عێراق و هەرێمی کوردستان و بەریتانیا دامەزرین دوای کۆنفرانسەکە بۆی کە بتوانین لە داهاتووە گەشە بدەین بە بواری بازرگانی چکاوەکو هەموو لە
ئاگدارن ئەزانین کە بازرگانانی کورد سنووری بازرگانیان لە نێوان وڵاتانی ئیقلیم و چەند وڵاتێکی وەکو سین چین ومانە تێپەڕ ناکات بۆمان گرنگە کە لە داهاتوە بتوانین پەرە بدەین بە بواری بازرگانی واتە ئەم کۆنفرانسا بێتە کردنەوەی دەرگا بەڕووی بازرگانانی بەرهێنانی عێراق و هەرێمی کوردستان لەگەڵ بەریتانیا تاچیت بەڵێ هەمان بەرنامانەیە کە ساڵانە ئەم کۆنفرانسە لە وڵاتی بەریتانیا بڕێواچێت و ژمارێکی زۆر لە کۆمپانیەکان لەسەر ئاستی وڵاتی بەریتانیا بەشدارن لەم کۆنفرانسە هەر بۆم کۆنفرانسە کە تایبەتە بە گەشەپێدانی بواری بازرگانی لە سەراسی عێراق و هەرێمی کوردستان زیاتر لە 200 کۆمپانیای پلەیەکی بەریتانی بەشداریەکە لەم کۆنفرانسە کە لە مانگی دووە بڕێواچێ بەڵێ زۆر باش ئەو لەک تێگەشتنی ئێوە ماڵی ئەفریقی لە لەندەن ئەوە هەر بۆ ئەم کۆنفرانسە بوو یا بۆ ئیشی درێژخایەن بۆ ئیشی درێژخایەنەوەکو باسم کرد گرێبەستێکمان کردووە کە گرێبەستەکەمان هەمیشەیە و بەکو باسم کرد ئێمە ژوورێکی بازرگانی دامەزرێنین ژوورێکی بازرگانی هاوبەش ئەم ژوورە بازرگانیە بۆ هەمیشەیە و دوای ئەوە کۆمپانیا بریتانیەکانیش ئامادەیان نیشانداوە کە کۆنفرانسی داهاتوو ڕەنگە ئێمە لە هەرێمی کوردستان بەڕێوە بچێت بۆ بەدەمەوە هاتن لە هەرێمی کوردستان و عێراق بۆ دروستکردنی و ژوورە هاوبەشە چۆنە ئیشتانتیا کردو ئیشمانتیا کردەوە وەکو سەرەتا پێشوازێکی باشی لێ کراوە دیارە تازەیە ئێمەوە ماوەیەکی کەمە ئەم لێک تێگەشتەمان ئیمزا کردەوە بەڵام وەکو سەرەتا بەڵێ چۆنەڵی پشتیوانێکی باشەیە بۆ باش ئەو کۆمپانیانی لە هەرێمی کوردستان و عێراق بەشداری لەو کۆنفرانسی لەندەن دەکەن چ پێوەرێدان دراوە بێ لە چ بوارێکا کار بکەن هیچ پێوەرێکەیە بۆ ئەم بابەتانە تەواوی کۆمپانیەکان لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان ئەتوانن بەشداری بکەن بەڵام ئەوەی بۆ ئێمە گرنگە جووری کۆمپانیەکان پێمان باشە کۆمپانیا پلەکەکان لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان بەشداری بکەن لە بەرەوەی بۆمان گرنگە کە لە کۆنفرانسەکەیە ژمارە گرێبەست ئەنجام درێت لەگەڵ کۆمپانیا بریتانیەکان چکە ئەوانیش نیەتیان وایە کە کۆمپانیا ئینتاجیەکان نیەتیان وایە کە لەگەڵ عێراق و هەرێمی کوردستان بتوانن بگەنە ڕێکەوتنێک بۆی بتوانن بێن لە هەرێمی کوردستان کاری وەبەرهێنان بکەن وە ژمارەی کۆمپانیاش لە سەراسی عێراق و هەرێمی کوردستانی پەیوەندیان پێمانەوە کردووە ئەیانەوێت لە داهاتوە لە بەهەماشەوە لە وڵاتی بەریتانیا کاری وەبەرهێنان بکەن باشە کۆمپانیەکانی هەرێمی کوردستان ئەوەی کە تۆ خوێندنەوەت بۆیان هەبێت هێز و کوالیتیان بۆ جۆرەیە کە بتوانن لە بریتانیا قبول بکرێن و وەکاری هاوبەش لەگەڵ ئەمانە بکرێت واتە کۆمپانیا بریتانەکان کاری هاوبەشیان لەگەڵا بکەن پێم خۆشە تۆڵ سەنگانیە بۆ کۆمپانیەکان بە تاکید ژمارەیە کۆمپانیای زۆر باشمانەیە لە هەرێمی کوردستان بە تایبەتی قسە لەسەر هەرێمی کوردستانەکەم بەڵێت توانایەکی باشیانەیە و بە کۆمپانیا بریتانیەکانیش ئاشتان بۆیە تاکیدم لەو ئاستەدان کە کۆمپانیا بریتانیەکان پشتیان پێبستن و بتوانن گرێبەستی بازرگانیان لەگەڵا ئەنجام زۆر باشە ئەمە ئەبێتە دەرفەتێک کە کۆمپانیا بریتانیەکان بێنە هەرێمی کوردستان بۆ بەرهێنان دەستپێشخەری لەم جۆرە کراوە و ئایا هیچ بێ و تراوە کە کۆمپانیا بەریتانیەکان حەز بکەن بێنەوە بەرهێنان بکەن لە هەرێمی کوردستان بەڵێ بە تاکید کۆمپانیا بریتانیەکان دێن هەرێمی کوردستان هەر بۆ ئەم مەبەستش لە 9 وەفدێکی بەریتانی دێتە هەرێمی کوردستان سەردانی کوردستانەکات و وا بەرنامە و پلانیانەیە کە لە هەرێمی کوردستان بەڵێ بابەتی بازرگانی و لە بواری گەشەپێدانی بازرگانی و وەبەرهێنان بەگشتی کار بکەن لە تەواوی سێکتەرەکانە زۆر باش ئەو کۆمپانیانەی کە ئامادەکاری یاخود ئامادەیان پیشاندا بۆی بێنە ئەو کۆنفرانسە و قبول کران لەلایەن و لیژنەوە کە بەڕێستان ڕێکی بخەن بەڵێ وەرگرتنی ویزە و شت ئاسانە بێ بۆیان دەستگەیشتیان بۆ کۆنفرانسە بۆ وڵاتێکی تری وەکو بەریتانیا ئاسانە بێت بەڵێ ئێمە سەبارەت بە بابەتی فیزە بۆ بەشداروەکانمان بۆ کۆمپانیەکان لەگەڵ هۆم ئۆفیس قسە کراوە کە بڕیاری کۆتایی فیزە لە هۆم ئۆفیسە سەفارەت ئاگادارە کۆنسڵی ئاگادار کراوەتەوە بۆیە تەواوی بەشداروەکانمان ئێمە فیزیان بۆ دابینەکەین زۆر باشە هەر لە باسی بەشداربووان لەسەر ئێمە و کێشیانی قبول فیزیان هەر لە باسی پەیوەست بە ویزەوە بەڵێ زۆر جار بە پرۆسەیەکی قورسە بێنرێ چکە پێش بەرنامەکە گفتوگویەکمان کرد شارەزایی لە بابەتی وەرگرتنی ویزەیە هەیە دەبینین هاوڵاتێکی زۆر لە هەرێمی کوردستان هەوڵی
گەیشتن بە بەریتانیادا لە ڕێی قاچاق و پارەیەکی زۆر خەرجەکە. وەرگرتنی ڤیزە هێندە قورسە بۆ بەریتانیا کە هاوڵاتیان نەتوان لانی کەم سەردانێکی بکەن بزانم ئەو وڵاتە تاقی بکەن و ئایا بچن بۆی یاننا ژیانی تیا بکەن یا خودنا واتە بێتە دەرفەتێک کە بەریتانیا و ئەوروپا ببینن بە تایبەت بەریتانیا. ڕێکارەکانی ڤیزە چین؟ بەڵێ ڕێکارەکانی ڤیزە بۆ تەواوی وڵاتانی جیهان تەواوی کۆنسڵێ و سەفارەتەکان کە لە عێراق و هەرێمی کوردستان ئەمڕۆ بەشی ڤیزە کراوەتەوە بۆ ئەوەیە کە ڤیزە بە هاوڵاتیان بدەن و هەموو کەسێک ئەتوانێت بە ئاسانی ڤیزە بەدەست بێنێ. بەڵام کێشەکە ئەوەیە کە لە ئەتوانە بڵێم لە ئاستی وەشیاری خەڵکایە کەم کێشەیە دروست بووە. تەواوی کۆنسڵێ سەفارەتەکان ڤیزە بە خەڵکەدەن، بەڵام ژمارێک زۆر لە نووسینگە و ئەوانەی کە کاری نایاساییەکەن بابەتەکانیان بەلا ڕێیا بردووە. پێیان وایە ئەگەر کۆمپانیاکان نەبێ ئەگەر کۆمپانیاکەی من نەبێت ناتوانن ڤیزە بەدەست بێنن، بەڵام ڕاستی وانە هەموو هاوڵاتێک لە هەرێمی کوردستان ناتوانێت ڤیزا بەدەست بێنێت و پرۆسەی ڤیزاش بڕێک پارەی زۆری پێویست نییە، ینی ئەتوانێت زۆر باسانی هەموو هاوڵاتێک لە هەرێمی کوردستان ڤیزا بەدەست بێنێ بەریتانیا یا تەواوی وڵاتانی ئەوروپا. باشە مێ پرسیارێکی ئەو لێ بکەم ئایا بەریتانیا ئەو هەموو دەرفەتە گەورەی تایە کە کوردەوەیە بەشێکی زۆری هاوڵاتیان ڕێگەی قاچاق و مەرگەگرنە بەر بۆی بگەن بە بەریتانیا؟ نەک بەریتانیا من بە پێی ئەزمموی خۆم کە تەواوی وڵاتانی ئەوروپاش سەردانم کردو و لە هەندێک لە وڵاتان کۆمپانیام دامەزراندووە. بەڕاستی هیچی شیاوی ئەوە نییە کە خەڵک بەو شێوازە بە ڕێگەی نایاسایی بە ئاو بە قاچاق پارێکی زۆر سەرفەکە. یەک شتێکە زۆر گرنگە ئێمە لە مانگی 11 ساڵی ڕابردوو لەگەڵ کۆنسڵی گشتی هەنگاریە لە هەولێر کۆبینەوە ئەنوێتمانەگەیەوە دەرفەت بڕەخسێنن بۆ خەڵک ئاسانکاری زیاترکەن بۆ ڤیزا، ینی دڵنیام لەوەی کە خەڵک بەگشتی ئەگەر بە ڤیزە باس بڕاتە ئەوروپا یا بەریتانیا ئەو وڵاتە ببینێت ئەگەر پارێکی زۆر سرف نەکا لێرە مڵک و ماڵ و هەموو ئەوەی کەیەتی لە دەستینە دڵنیام لەوەی کە لە 1995 گەڕێتە وڵاتی خۆی لەبەرەوەی ئەوروپا بەگشتی وڵاتانی ڕۆژئاوا ئەوەی کە لە دوور و ئەبینرێ لە واقعا بۆ شیازنێ لە ئاستی پێداویستەکانی خەڵکاویژانی وەتاگەر دەرفەتی ڤیزە بێت و خەڵک بچێ بە چاوی خۆی بۆ هەفتەیە دوانە وڵاتانە بینێ ڕەنگار پەشیمان بێتەوە لەوەی هیچ گومانیتیان زۆر و ژیانی مۆزوعەکە چیە؟ لێرە دامەزراوە بڵێن مەبەست وەکولایەنی ژیانی ژیانێکی دامەزراوی هەیە پارەیەکی زۆر خەرجەکە بۆی بە قاچاق بگاتە وڵاتە واتاگەر بە ئاسانی وڵاتە ببینێ ڕەنگە بڕیارەکەی بگۆڕێ بۆیە هیچ گومانیتیانە بەڵێ دەرفەتی ڤیزا زۆر گرنگە ئەم ڕاستی ئەوەش ئێمە هۆڵمانداوە بەڵام ئەوە بەشێکێتەوە سەر وڵاتانی ئەوروپا و کۆنسڵ خانەکان و بەشێکی حکوومەت هەرێمی کوردستان ئەتوانێت ئاسانکاری بکات دڵنیا بن لەوەی لە 1995 خەڵک ئەگەر بەڕێگەی نایاسایی ئەڕوات ئێستا پێشیمانە بەڵام ئەگەر دەرفەتی بۆ بڕەخسێ بە ڤیزا سەردانی وڵاتی ئەوروپا بکە من هیچ گومانم نییە ئەگەڕێت هەرێمی کوردستان. هەڵبەتە ئێمەوەکو کورساتە و کۆنفرانس و بابەتانی کە گرنگ بێ بۆ هەرێمی کوردستان و بۆ بازرگانان و هەروەها دەرفەتێک بێ بۆ هەرێمی کوردستان گفتوگۆی زیاترمانە بێ لە داهاتووە لەسەری خۆشحاڵ بووم. بەڕێز سۆران ڕەمەزان بەڕێوەبەری کۆمپانیای مۆنتریال سوپاس بۆ ئامادەبوونە. باسێکی عێراقیەکانەکەین خواستێکی زۆریان هەیە بۆ کڕینی خانوبەرە و شوقە و خانوو لە تورکیا ئەوەی کە دەستەی ئاماری تورکیا بڵاوی کردوتەوە عێراقیەکان زیاتر لە 900 خانوویان لە تورکیا کڕیوە لە ماوەی 9 مانگی سەرەتای ئەم ساڵ بەمەش عێراقیەکان یاخود عێراق پێنجەمین گەورە کڕیاری خانوبەرەی تورکیا لە ماوەی ئەو 9 مانگەی ئەم ساڵدا داتاکان بەو جۆرن کە بە بەردەوامی عێراق و هاوڵاتیانی عێراق لە ڕیزبەندی پێشەوەی هاوڵاتیانی ئەو وڵاتانن کە زۆرترین خانوبەرە لە تورکیا دەکڕن ئەوەی کە لە داتاکانە باسی لێوە کراوە ئەوەیە کە ئەو ژمارە لە خانوو کە 900 خانووە لە تورکیا لەلایەن عێراقیەکانەوە کڕاون بازەوە دەکات کە خانووە و لە جۆری خانوو نەک شوقەیە بابەتێکی تر کڕیویانە عێراقیەکان بە جۆرەی داتاکان لە ڕیزبەندی پێنجەمی هاوڵاتیانی وڵاتانی دیکەوە دێن لە کڕینی خانوو.
هەڵبەتە کڕینی خانوبەرە لەلایەن عێراقیەکانەوە لە تورکیا ڕێوشێنی خۆی هەیە و ئەو وڵاتەش بۆ کڕینی خانوبەرە لە ڕووی ڤیزە و هەندێک هەنگاوی دیکەەوە ئاسانکاری کردو بۆ هاوڵاتیانی عێراق بۆیە ئەو ڕێژە لە هاوڵاتیانی عێراق لە تورکیا خانوبەریان کڕیەوە چکە وڵاتێکی دراوسەیە ڕەنگە ئاسانتر بێت لە وڵاتێکی دیکە بۆ دەستڕاگەیشتن بە کڕینی خانوبەرە لە تورکیا. داتاکان نەک داتای ئەمساڵ داتای ساڵانی ڕابردووش بە بەردەوامی دەریان خستۆ کە عێراقیەکان لە ڕیزبەندی پێشەوەی ئەو وڵاتانن یاخود هاوڵاتیانی وڵاتانن کە پەنادەبەنە تورکیا بۆ کڕینی خانوبەرە بەشێکی ئەو خانوبەرانش کە لە دەستەی ئاماری تورکیا بڵاوی کردوتەوە کە پەنا بۆ کڕینی براوە زیاتر لەو شوێنانن کە ناوچەی گەشتیاری و شوێنی گەشتیارین وە شارێکن کە ناوچە و شوێنی گەشتیاری زۆری هەیە. من لەسەرم بابەتە ڕادەوەستم و پەیامنێری کورسات نیوز لە ئیستەمبول فەرادیە شار وەردەگرم بۆی پێمان بڵێ بزانم ئەم خواستە چۆنە ئەوەی ئەوان لەوێن بە واقعی دەیبینن چۆنە وەکڕنی خانوبەرە لە چاسێکدایە. فەراد سڵاوت لێبێت زانیاریەکان لەبارەی کڕینی خانوبەرە لە تورکیا لەلایەن خەڵکانی بیانی چۆنن؟ بله بلوکی تجا آماجه پیکر ام دکارم بیشن ای سال 143,000 خانی هاتن فروتن لترکیه جبرکو دوانه ده زیادتر یا خانی آلی روسیایی، ایرانی و اوکراینی و عراقی دوی داره خانی کرنه اونو جی در دورا استانبول و انتالیایی و مرسین وان داره خانی کرنه جبرکو شهر وان داره هنه کی راشوی داره لواز دیگه اونو جی درابن تینوی داره و جبرکو یادنی جی هم دم خانی دکرن 400,000 لیره 400,000 دلار خانی دستینن و هم جی دبم حوالاتی ترکیه جبرکو جی قال لك زيادة خاني اللي في درتين فرتن هم يوان هيك ما هي كاكو امر اكسو اوجي دوان مثلا عنده هنا كي باش ذكرم كاكو امر وكي هونج زانن اللي في دري قال لك خاني تين فرتن اي بياني روسي اوكراني وعراقي قالوا كما او خلكين بياني تين في دري زيادة خاني عند فروش ذكرن جبر دماول جبر شر روسيا واوكرانيا بيش شجور دركت ملتين روسيا واوكرانيا رافيان جبر شر رافيان عطن في دري جوابن هم هذا تركي بيشتغل تركي ب 400,000 دولار خانه دسين هم 400 دلار خانه دسين اودبن vatandaşı Türkiye duyemi jemevin jbar İran'ı İran و پشت ایران و اسرائیل شرعان دست بکر او زنگینه ایران رویان و پشت ایران دماد سه ماه و 4-5 ماه به او اشتن ترکیه خانه دکرن پشت 400,000 دلار خانه وقتا دکرن تند بن ولات vatandaşı Türkiye آسیا جی امیلی بنرن آلمانیا او ترکیه آلمانیا و کردل آلمانیا اوشتین خانی دکرن دماغ سال که اوشتین خانی دکرن اوج بر وی هاوی اوشتین فرقی خانی دکرن 3 سال بر ام دبل ترکیه رویا بن آلمانیا کردان جیم بین ترکیه وان لبی دری تن ترکیه خانی دکرن دیس خوازم بن vatandaşı Türkiye چهارمی جی ولاتی عراقی هم عراق و مک آن چهاران جی پنجه ولاتی عراقی تن وی دره اوج خانی دکرن کرده وانش تن ور عربی وانش تن وی دره دکرن özellikle بازار استانبول دکرن اوج 400,000 300,000 400,000 خانی دکرن اج خوازن ولاتی ترکیه و ترکیه جیانا خو بمشینن اونو دم خانی دکرن وی دره هم خانی دکرن هم جدبن هم ولاتی اللي وی دره يعني او ما في ونجي تي سركتن يعني دستخن جبر فيجي قال لك باج دكشينا وافجي تركيا تي راح نكرج يعني بيجن تركيا همولاتيه خو يعني نستميه خو ب 400,000 دولار دفروشه افجي تركيا تي راح نكرم بيا چاد اف تشي راستي يرو از لو تركيا وجيان ماشينم لي از كردي تركيا ما يرو 400,000 دولار از قرب خاني بستينم لو جبو 400,000 دولار از خاني بستينم غير كي از بازار 20 سالي بخبتم و ایرو چقدر اف انسان تل بدریم 400,000 دلاری خانی دکرن از نکارم خانی بکنم ایرو اف انسان ام ببین ترکیه 400,000 دلاری هم خانی ندانوان هم وانک نواتانداشی خو بک یا خانی دک تا 50,000 دلاری کارو خانیش خور بستندانا از ببیجم ایرو از نکارم زواج بکم ایرو از نکارم بجم از کار بکم جبر وی هاوی از نخوازم او انسان ترکیه 400,000 دلاری خانی بکرن ول ترکیه جی ببین واتانداشی يعني اول رجاء كرينا يا تركيا جي بلندك او خالكين لتركيا او نكر خاني بكرن جبركو او كاسين كو فان انشاء دكن او جوان خانيانا دفروشنا بهريك بها 400,000 دولاري دفروشنا خالكي او رجاء بلندك يا 400,000 هم دبين جار هي درد خاني 2 مليون دولار دكرن اي 5 مليون دولار دكرن
از ویژم سیاره که دکرن سیاره به 400,000 دلار دکرن از این سیاره به 500,000 دلار دکرن ساجم جبر وی خانی هم نبیجن ایرو هر تشتی بیاوی دکرن ایرو ولایت ترک نکاره وی تشتی بکره یا پیشتی چقدر نکاره رخنه دکه دبی که انسان جبو 400,000 دلار دبی خانی دیو کی وطنداشه ترکیه yani istediği millete Türk istediği hafta haçte jvi tişti naxwaze. Rastî ki zaten holê de ji ber wî hawî em bêvên ekonomiya Tirkiye ji bîvî xera dibe. Îro em bêjim 400-500 wexta xanê tê kirin ekonomiya Tirkiye zaten tê xera dibe. Ez îro wek min got dîsê dibêjim ez Kurdkî Tirkiye jiyan dimeşînim ez naxwazim îro yekî Ereb ya da İranî Rûsî wer vê 400,000 dolarî xanê bikire li vê derê jiyana xwe bimeşîne. سپاس که مالا دعوا کردم که بله پشتیوان وکی تجی گذاری کرد لوی داری رژه یعنی او کسی کو بیانه لوی داری خانیان دکرن به 400,000 دلاری او رژه کو خانی دنجی زیادت که خلک لوی داری جی جبر وی بهابونی جبر وی بلندبونی نکاره خانیان بسن او جی گنگشی کی گله کی مزد نوا ترکیه ده ام کارن بیجن راکریه ل ترکیه جی یعنی حکومت ترکیه جی بیجه کو او پی ام پی ویستیا ما به دلاری نه فراد یاشار پامنێری کورسات نیوز لە ئەستەمبول زۆر سپاس بۆ زانیاریەکان سپاس بۆ میوانەکەت هەڵبەتە منیش لە نێو ستۆدیۆ بەڕێز جوتیار عەبدوڕەحمان شارەزای کەرتی خان و بەرەم لەگەڵایە بۆ قسەکردن لەسەر هەمان بابەت زۆر بەخێر بێ کاک لەو پرسیارە و دەست پێیەکەم کڕینی خان و بەرە و خان و لە دەرەوەی وڵات بۆ وەچێنەوانی کە ئەیکڕن بەڵێ سەرەتا پێم خۆشە مێژووی بابەتەکە باسکەین عادەتەن هەر 5 ساڵ جارێک گۆڕانکارێکی گەورە بەسەر کردی خان و بەرایەت لە ساڵانی پێش 2000ەکان کڕین و فرۆشتنی مڵک بەیاخێکی ئەوتۆینەوە یان بەهایەکی پێویستی نەبوو لە 2010 مڵک بەهای خۆی پیا کرد لەگەڵ داوازینی تمەنە خەڵک فرسەتیەنە وڵاتی ئێرانی هەڵبشار بۆ کڕینی مڵک ئەو کات تمەن دابەزی بەڵام بەهای مڵک دانەبەزی بەرز بوونەوەی بەخۆ نەبینی تا چەند ساڵانێک لە ساڵی 2015 تا 2020 خەڵک زۆر ڕووی لە تورکیا کرد لە ساڵی 2020 بۆ 2025 خەڵک ئێستا بەعام ڕووی لە هەموو وڵاتان کردوە بە تایبەت دووبێ باشە کێنەوانەی کە لە دەرەوەی وڵاتەکەی خۆیان باسی هەرێمی کوردستان و عێراقی کێنەوانی کە لە دەرەوەی هەرێمی کوردستان و عێراق پەنا بۆ کڕینی مڵکە بن ئایا خەڵکی ئاساییە یا چ جۆرە خەڵکێک بەڵێ پرسیارەکە بە هەردوو لایەنە تەواوە کێنەوانەی کە مڵک لە هەرێمی کوردستانە کڕن کێنەوانی لە دەرەوەی کڕن ئێستامانی کە لە دەرەوەی کڕن دوو بەشن بەشێکیان وەبەرهێنەرەکانن بەشێکیان خەڵکانێکی ئاسایین خەڵکانێکی ئاسایی بەپی پێویستی خۆیان وڵاتەکە اختیارەکەن ڕەنگە چەند قوتابیەکێ بێ لە دەرەوە بخوێنێ ڕەنگە بۆ بزنسی بچوو بەکاری بێنێ مڵکێک بکڕێت و بیاد بەکرێ بەتایبەت ئێستا تورکیا و دوبەی زۆر تەڵەبی لەسەر لەگەڵ وڵاتانی تریش کەم تا زۆرێک بەشێکی تریان وەبەرهێنەرەکان خۆیانن یعنی سەقامگیری ئەو وڵاتەوە ئاکاکە وەبەرهێنەرێ بچێتە ئەو وڵاتەوە وەبەرهێنام کە یان بە پشک بەشدار بێ لەگەڵ کۆمپانیاکانە یا خۆی بە تاک بتوانێت کڕین و فرۆشتن بکات باشە سەبارەت بە باسی ئەوت کرد کڕینی مڵک لە هەرێمی کوردستانیان لە ناوخۆ ئایا ئەوەی کە ئێوە هەستان پێکرۆ لە بازاڕەکان و شارەزان هاوشێوەی ئەوەی کە لە 9 مانگی سەرەتایە 900 خەڵکی عێراقی یاخود 900 عێراقی خانوویان لە تورکیا کڕیوە هاوشێوەی ئەمە خەڵکێکی دراوسەکانی عێراق وەرەمی کوردستانە بینین بێن لە هەرێمی کوردستان و عێراق مڵک بکڕن زیاتر بەشی خواروی عێراق بڵێن ناوچە عەرەبیەکان بەڵێ دێن بۆ بڵێن بەڵێ چونکە لە ڕووی سەقامگیری سیاسیوانێ لە ڕووی گەشە سندنی ئابوووریەوە لە ڕووی ئەمنیەتەوانێ زۆر لە شوێنەکانی خۆیان باشترانی بە ڕێژەیەکی زۆر عەرەب دێ وەوە بەرهێنەرەکانی ئێرە کاراسانیەکی زۆریان بۆەکەن یعنی ئەمە جێگەی دەستخۆشیە ئەوەی کە ڕێژەکەی کەمە ئەو مامۆستا و یان هەندێک لەو سەفیر و لەو کەسانی کە لەم وڵاتی ئێمە ئیشەکەن ڕێژەکەیان کەمە بڵێم ڕەنگە لە سای 1 تا 2 ببێ ئەوان بە ڕێژێکی کەمتر بەڵێگرن هەندێکات ئەوانیش هانا بۆ کڕین نابن هانا بۆ بەکرێگرتن نابن ینی شوقی مەفروش بەکرێگرن واتە بۆ پێویستیەک بۆ ئیشەگاتۆ تێرە باش زۆرە بینین بانگەشە لە ڕێ ئۆنلاینەوە ڕیکلامە کرێ بۆ کڕینی خان و لە دووبەی لە تورکیا لەکوێت چەند وڵاتێک باسە کرێ ئایا ئەم هەموو ڕیکلامانە تەواون یاخود فێڵ لە بازاڕەکەیە هەیە بۆ خەڵک ئەگەر بیوێ مڵکێ لە دەرەوە بکڕێ و پارەی کە سەرمایەی کێبێ بۆ ئەم بابەتە چ ڕێگەیە کەڵ بژێرێ بۆ کڕینی مڵک لە دەرەوە بەڵێ بابەتەکە هەستیارە لە بەرەوەی تازەیە ئەو کەسانی کە یانەوێ مڵک لە دەرەوە بکڕنە بێ زۆر ورد مامەڵە بکەن بزانن یەکەم لەکەیە ئەم پارەیە تەسلیمەکەن یعنی کاتی پارە تەسلیمکردن نقطەی بڕیاری کۆتایی توەیە
شتەکە لە دەسەڵات تویان نامێنێ بۆیە وردەکاریەکی ئەوەیە کە باشتر وایە خەڵک ڕووبکاتە عقاراتەکان بۆی کاراسانی تەواو بکەن چونکە بابەتەکە بەرفراوانە هەندێک وڵاتمان هەیە ئەبێ بە دەزمایەکی زۆرەوە داخڵی بوەکو سیویسرا و ئەو وڵاتانی ئەمنیەتیان زیاتر و ئەڵمانیا کە لە ڕووی ئابوووریەوە پێشکەوتنێکی زۆری بەخۆی و بینیوە هەندێک لە وڵاتان دەزمایەکی کەمیان پێویستە وەکو هیندستان و ئەو وڵاتە هەژارنشینەکان هەندێک لەم وڵاتانش بۆ بزنس کە خەڵک بەکارێنێ هەموو ئەمانە لە عموما کۆمەڵی وردەکاری هەیە ئەم وردەکاریانە ئەگەر بە شارەزای لی نەچیتە پێشەوانێ بە دڵنیای وەکو هەموو شتەکانی تر تووشی زەرەر ئەبی بۆیە من ڕێنمایی ئەو کەسانەکەم پشت بە عقاراتەکان ببەسن بۆی جۆرێک لە زەمانیان دەستکەوێت ئێمە لە عقاراتی گوڵستان لای خۆمان کەفالەتی ئەم پارێکین کە لیان وەرەگرین بە پاڵپشتی بانکی وڵات عقاراتانی کە لە دەرەوەی هەرێمی کوردستانیش کار دەکەن لە هەرێمی کوردستان زۆرن یا کەمن هەمویان کار دەکەن یان ژمارەیەکی کەمیان کار ژمارەیان کەمە لە چەند پێشانگەیەکی نێودەوڵەتی ڕابردووە کە لە دوایینیان لە هەولێر کرایەوە ینی ڕێژەکە کەمە بەڵام ئەکرێ بڵین بۆ چاو هەرێمی کوردستان خراپ نییە باش ئەچنە ڕێژیان کەمە ئەمە پرسیاریەوە بکەم لایانی باش و خراپی کڕینی مڵک لە دەرەوەی وڵات چییە ئایا ناچێتە ئەو بابی کە پاری هەرێمی کوردستان و عێراق ئەبرێتە دەرەوەی هەرێم ئەمە هەنگاوێکی خراپ نییە لە ڕاستیە ئێمە باشتر وایە ڕێگری بکەین لە چوونە دەرەوە بچۆن لە خەڵک نە زەمینە سازکەین بۆ وەبەرهێنەرەکانی ئێرە نرخدا بەزێنین کوالێتی بەرزکەینەوانەیە خەڵک ناچێتە دەرەوانی یعنی هانابردن بۆ دەرەوە جۆرێکە لە نادڵنیایی لە شوێنەکەی خۆن یعنی ئەم کەسەکە ئەچێوێکڕێ یەکەم شت ئەبێت چی بێ لەوێ دڵنیا بێ ینی ئەم پارە بردنە دەروێ باشتر وایە لە ناوخۆیان سەرف بکرێ کەمتر لە لای خەڵکەوانێ بڵین زەرەر دروسە بێ بۆچی تۆ جنابەت ئەچی مڵکێکە کڕیبایی $100,000 ئەم $100,000 لێرە بیکڕی لێ بیکڕی وەکو شخصی تۆ ئەم شتە زۆر نابێت بەشێکی زۆر کە خەڵک ئەم هەنگاوە ئەنێن بۆ وەرگرتنی ئیقامەیان فیزی وڵاتێکە کە ئێستا کاراسانێکی زۆریان کردووە لەو بابەتەیە بەڵام وەکو خودی وەبەرهێنەرەکان ئەگەر بچنێەوە بەرێناکەم بەڕاستیەوە زەرێکی گەورە بەرهەرێمی کوردستانەکەی بۆیە داوام وایە حکوومەت یاریمی کوردستان کە کاراسانی زۆری کردووە بەس لایانی دڵنیایی زیاتر باتە خەڵک بۆی نەچنە دەروانەوە بەرهێنەرەکان و تەڵ زۆر باشە باسێکی کاروبارەکانی کردی خان و بەرەم بۆ بکە لە هەرێمی کوردستان بازار چۆنە دۆخ چۆنە لە ڕاستیە وەکو بۆرسی عالەمی لات و بابەتی خانوبەرە گۆڕانکاریەکان ئەمەنە بە شێوەیەکی سەریع ئەڕۆن ئەڵەی $1 بەرزوو نزمەکە لە ڕاستیە پێشکەوتنێکی زۆر لە بواری خانوبەرە هەیە بە تایبەت لە هەرێمی کوردستان لە ئێستاە هەولێر کەمێک لە پێشترە بەڵام سلێمانی سوپاس بۆخوا هەنگاوی زۆر باشی ناوە ینی بە ڕێژەیەک بڵین ماوەیە ئەو فترانی کە بۆ نمونە پێش بارانبارین پێشکردنەوەی دەوامۆمانە بازاڕی عقارات ئەو پەڕی ئاسی بەرزی خۆی تۆمارەکە ئەو کاتێک کە سەرما و سۆڵە دێیان تەلەبەکانە چنەوە مەکتۆمەمانە تۆز هێنزمە بێتەوە بەڵام لە عمومە زۆر کاراسانی کرا و بازارش باش بازار باشە لە ڕووی بەرزبوونەوەی نرخ یا دابەزینی نرخ لە ڕووی ماڵەوە لە ڕووی چیەوە لە ڕووی نرخەوە بابەتێکی ترە نرخەکان جیاوازە عادەتەن ئێستا خەڵک پێم خۆش ئەم ڕوونکردنەوە بدەمەڵێ لەبەروی مەعاشەکە لە کاتی خۆیانەیە بابەتی خانوبەرە لاوازە بەڵام بە پێچوانەوە وانە ئەمانی کە مامەڵی کڕین و فرۆشنەکەن کەمترەوانن کە موچەخۆرن خۆتان نزانم موچەخۆری وڵاتە ببوونی خەرجی زۆرەوە ناتوانن بە پارەی مەعاشەکە پارێکی وا کۆبکەنەوانێکە مڵکێک بکڕن بۆیە ئەوانەی کە ئیشی مڵک کڕین و فرۆشتەکەن کێن ئەوانن کە پشتیان بە مەعاش نەبەستووە وازەحە ئەوەی کە ئەمێنێتەوە چییە ئەوانەی کە مەعاشخۆرن هانایان بۆ شوقە بردووە کە قیستە یعنی بە هەردوو بارەکە مامەڵە نەوەستا و بەردەوامە کاراسانی زۆر کراوە بەڕێز جوتیار عەبدوڕەحمان شارەزای کردی خانوبەرە زۆر سپاس کە ئامادە بووی خۆشحاڵ بوو بەم جۆرە گرنگترین هەواڵە ئابوووریەکانی ئەمڕۆم پێشکەشکردن خواتان لەگەڵ